خانمانی گلاریس لەبەر کوردبوون دادگایی کران. کۆمەڵێک خانمی کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان بەجلی ڕازاوی کوردیەوە و بە کۆمەڵێک ئامێری میوزیکی سونەتیەوە گروپێکی گۆرانی کوردیان دروست کردووە کە سەرباری ڕێگری و ئاستەنگەکانی بەردەم کوردبوون و ژنبوونیان لە چالاکی خۆیان بەردەوام بوون کە دیارترینیان ڕەتکردنەوەی دیمانەی تەلەڤیزیۆنی وڵاتی تورکیا بووە لە کاردانەوەی ئەوەدا کە تورکیا هێرشی سەربازی بۆ ڕۆژئاوای کوردستان دەست پێ کردووە. ئەم گروپە جگە لە سازکردنی کۆنسێرت لە ڕۆژهەڵات و ناوچەکانی تر لە چەندین فێستیڤاڵی هونەریدا بەشداریان کردووە. گۆرانیەکانیان زۆرتر فۆلکلۆری ناوچەی کرماشانن، جوانی کارەکانیان و گرنگیدانیان بە میوزیکی سونەتی کوردی شێوازی هەڵبژاردننی گۆرانیە بەناوبانگەکان و گەنجێتی ئەندامەکانی گروپەکە وای کردووە بە خێرایی نەک تەنها لە ناو کوردانی ڕۆژهەڵاتدا بەڵکو لەسەر تاسەری ئێران و دەرەوەش بەناوبانگ ببن. خانمانی گلاریس لە وڵاتی ئێراندا بە نەریتشکێن ناوبراون. ئەندامانی گروپەکە لەلایەن دەستگاکانی وڵاتی ئێرانەوە ئاگادار کراونەتەوە واز لە کاری نەریتشکاندن بهێنن. لە کاتێکدا مەبەست لە چەمکی نەریتشکاندن لای ئەوان شێوازی جلوبەرگە کوردیەکەیانە لەگەڵ ئەو تێکست و میوزیکە کوردیانەی کە ئەم گروپە هەڵی دەبژێرن. گروپەکە چەندین جار لە باشووری کوردستان میوانداری کراون و چالاکی و کۆنسێرتیان هەبووە. گلاریس پێکاتووە لە نۆ ژەنیار و گۆرانی بێژ بەناوەکانی ئیلهام یەتزانی پور، سارە گوڵمورادی، سەمیرە فەرەحناکی، عاتیفە هەلشی، فاتیمە جەلیل نەژات، فاتیمە کەرەمجانی، مەرجان فەرەحناکی، مەلیحە مورادی و نازەنین ئاتاپکی. تا ئێستا 4 ژەنیار و ئەندامی گروپەکە ڕوبەڕووی دادگاکراونەتەوە و بە تەواوی قەدەغەی کاریان لەسەر دانراوە. ئێستا گروپەکە تەنک بووە و بە 4 بۆ 5 ئەندامەوە لە چالاکیەکانی بەردەوامە. پێشتریش گروپی خانمانی کورد ماهبانوو بە سەرپەرشتی مەجید درەخشانی ڕوبەڕووی هەمان ڕێگری یاسایی بوونەتەوە. لە ساڵی 2016دا پۆلیسی ئێران سکاڵای لەسەر درەخشانی و گروپەکەی بە تۆمەتی گۆرانی وتنی ژنان لەناو گروپەکەدا تۆمار کرد، بەڵام دادگا سکاڵاکەی ڕەت کردەوە و لە بەرژەوەندی گروپەکەدا بڕیاریدا.